ام زیاتر لسر و مجاری راد و سنم بزن بن کام افشار بر بکوی داره و دیچه کیل پشتویه دی انجامن وی لسر نافچه چبه به تایبتی لسر نافچه جزیره روجاوای کردستانه حسین عمر بر پرسی دیسکا روجاوای کردستانه لطورا مدیای روداوی کد همان دمیدش رو وکاری سیاسی و نویسکاره که حسین تو گلکی بخیر هاتی سپاس نالین دخوازم خوندن تناس بکم لسر تشتی کوچید به دوان سیروژن داویه دفشار کودر کتیه تو چاوالید نری خوندن تجربه چیه نالین هەستێک هەیە لەجەم فاکتەرێ ناو دەوڵەتی و ناو هەرێمی و خۆجەهی لە سووریا و دەوروبەرێ سووریا کۆ سووریا تچێ قوناغەکەن و دەبە کۆ نەخشەیەکەن و ژدابەشکردنا هێزا و پێگەها و بەر و چارەسەریەکێ سووریا هەڕێ دەبێت چارچۆڤەیەدا هەر ئالیەکی کۆ ڕۆلاویل سووریا هەیە دخوازێ پێگەهێ خوا بەهێز بکێ پێگەهێ دژبەرێ خوا یان ڕکابەرێ خوا لاواز بکێ في چارچۆڤەیە دا ژدەمەکە درێژ بە نە دهۆوە نە دەهەیڤن نە سێهەیڤن نە شەشهەیڤن لە ڕۆژهەلاتێ فەراتێ لە پارێزگەها دێرە زۆرێ و حتا ڕادەیەکی ڕەقا و باشوورێ حەسەکێژی بهترش ئالیەکی هەوڵدایە ستراکتەرێکی ینی لاشەک یانجی پێگەهەک بێ دروستکردن کۆ ئامادە بێ لڤاندن لە هەمبەر هێزێ سووریایە دموقراتیک و ڕێڤەبەریا خۆسەر ji bo lawazkirina rola Amerîka û hevpeymaniya navdewletî şêweyekî sereka. îcatîveyekê dike yanî tu dibêjî hewlek tê dayîn belê min xwest ez ji wê bêjim xwest ez bigihme wê ne bêhtir ji aliyekê di vê meselê de destê wan heye gelek fakter li Sûriya hene rikaberê hevin dijberî hevin lê li hember hesedê li hember rêveberiya xweser هەمبەر پێگەهێ کورد بگشتی نەتەنێ ڕێڤەبەریا خۆسەر و هەسەدێ هەفدەنگن بوان نەخۆشە پێگەهێکی کورد یان ڕۆلەکە کورد سەرەکە دە حازرێ سووریا و سبە ڕۆژا سووریا دە هەبێ ji bo vêna gelek aliyê navherêmî di gelek tişta de li dijî hevin xwîna hev jî helal dikin lê wexta tê ser mesela هەسەدێ ڕێڤەبەریا خۆسەر ڕۆلا کورد di nav هەسەدێ و ڕێڤەبەریا خۆسەر و دۆسیایە سووریەدا digihine hev xalê hev beş çê dibin ez ji te re çend nimûna bêjim niha şer ned navbera hەsەdê û encûmena leşkerî a dêre zorê de ye bi rastî şer di navbera hêzê hەsەdê û grûpeke ji nav hەsەdê ku diyar bû di çarçoveya encûmena leşkeriya dêre zorê de got beşek bû ji vê plana navherêmî ya ku bihata livandin li hember Amerîka û hەsەdê di navçeyê de ew beşe tevlî wêna dibin sîtara eşîrtiyê û navê hoza de paşmayê Daişê dijberê rêveberiya xweser û hەsەdê hemû kesê ku li dijî هەسەدێنە li navçeyê dibin siha wî navê eşîrtiyê de û fez'a û hawarçûnê de têne komkirin û şerê hەsەdê li hember hەsەdê disekirin nimûneyeke dî heta berî Ebû Xewla bêgirtin bi rojekê jî eger te guh bidane gotar û gotin û nivîsandinên opozisyona Sûriya a ser Tirkiye ve etilaf û ئەو ئارتێشا بناوێ وێنا نیشتمانی و حکوومەتا دەمکی وانە ئەبوو خەولا وەکە شەیطانێکی وەکە کوژەرێکی وەکە کەسێکی زۆر خراپ نیشان دەدان و بەر سەر هەسەدێ بوو بناوێ هەسەدێ شەڕی هەسەدێ ئەبوو خەولات هاتەکردن دناو سەعەتێکێ دەش پشتی ڕاگەهاندنا دەستە سەرکردنا ئەبوو خەولا بوو میر و بوو زەعیم و بوو ڕێبەرێ پێکهاتە عەرەب لێ دەرێت گۆتارێوان و خیتابەیەواندا شەوێ دیلسەرێکانیە لە ئەعزازێ فلان دەڤەرێ مفتیێوانە سەربازێوانە سیاسەتمەدارێوانە ئەنجومەنێوانە هەموو عەشیرێوانە داکەتنە گۆلانە و جادەیە و ڕاشتنە چەکە هێلتکن بژن ڕێبدنەمام هەر نەب هەوارە ئەبوو خەولانە واتە ناکۆکی نەت ناوبەرە هەسەدێ و پێکهاتەیە عەرەبدەیە ناوبەرە هەسەدێ هەموو پێکهاتەیە خوا کورد و عەرەب و سریان و پێکهاتەیە دی و گروپێک و پێکهاتەیەکە کۆ ڕۆلێکە هەرێمی ژێتێ خۆستن کۆ پێگەها هەسەدێ و ئەمریکا بشێوەیەکی سەرەکە لاواز بکەێت سووریا باشە حتى دوه هەنێک ڤیدیۆ دیتن بڕاستی هەژمارەکە ژم بوون سەر و چاوێوان نخۆماندی جلێ ڕەش لە بەروان بوون وەکە چاوا ژنێن داعشێ جل لە بەردەکردن هەمان تشت بوون دگوتن پێویستە ئەم شەڕێ کوردان بکەن دوێ ئەم سینوەرێکی ژوەیەکێرە دەینن
بالنارينا تا أفا كوتشيد با دي برفرهتر ببا دي ببا شري كردو عربان يان أمريكا دي ريل برفيا كي بقرا هەموو سیناریۆهات نەدوور خستینە زانێت چما ji ber navçeyeke gelek destêwerdan tê de heye gelek aloziyê siyasî û serbazî tê de hene gelek ejinda tê de kar dikin hemû hewl niha û hêvotin li ser wêyekê ye ku wiha nîşan bidin got şerekî di navbera Kurd û Ereba de ye bi rastî newlowe wan bi xwe diho li gor gotina wa vîdyok belav kirine deh çekdar سر ج حسده گرتنه هر دهجی عربن یکی کرچی نافوادنینه او خبره داخل وين نافچه او نافچه نه بس نافچه د ناف حسده حمویده یعنی اکرت هجماره حسده یا گشتی به هجماره عربه یا کردات ناف ده بهتره یعنی وکر رجا اف حول تدعين كوره تفدان بعاليه جبوكو خلقه تجي بكن وتوج بكن وقر بكن بنافي كردايتيه وشري كردايتيه تكرن ليد همان دمنا قالك خلق النافشي هنا هشيار السرفينا داخو يعني دركتن ج عشيره عقيدات شي شيخي مشايخي وانا جنك بقاره شيخي بقاره كو افشر فتنه وقالك عشيره ديجي دفي ام نونا راكشان نافتنه كي فوضاي نكن ودفي همني وري نافشي ودفي اراميل نافشي تشبه ودفي كو بكهاتي عرب رولا خوا ببينه دناف انجمنا لشكري دا نغوتن لدجي هسدي جبروها افشرنها ثانيه نا اوبراسيونك بتوچكا جبو جهكي دست نشان كريد باوريام دا از دور نابينم اف اوبراسيون هناك بارزگه ديجي بلاوبه دروجه تيدا اف روبروبونا هانه قالك آماده كاري تينا كرن جبو دست وردان دوه شر هذا شركي مزنا لسر جيگير كرن وبهز كرنا هيزا حسده و هف پیمانیان اف دولتی لوان اف چه کنها الجر کنترلاوانا و او کسی تخوازن و پیگه حسده و امریکا حسين بريد مكيش خو امريكا حتى هاجد بيجت بلانك بفي اوايتنا يعني اليه فرميده ردك كو بلانك ويهبا هيزان بلا بكدنا برا تنف حتى ام بجهج الميادين يعني درجه هي وي سينوري حسده جي قوتبو امناتشنا وشركي وها بالنارينا تا تشتكي جدی چه ببا ده حسده وين افچه به بلاف کرن ده جه وان چک دارن وان عشیران متابعتی سر ابو خولان بگرن اف بگومان اف حسده و اپراسیون ده بردوام به لگور دا خویانیه وانا ای فرمی ام دنرخینن ام شوپاندنامج روشره لگور تشتیل سر عرضه چه به دا خویانیه درد کبن حسده بشک جبه نافچه کوج بن دستوای درخستیا گنده عزبه مثلا گنده کی نمازنه 20 کیلومتر روجلات در زوریه ل ایروب تمامتی هاتیا کنترل کرن کو یک جناونده وای هری بهزبو و بگه کی وای بهزبو اف اپراسیون نه ثانیه شرکی نه ثانیه د باوریام د دروجا و 24 ساعت و هفته کې د خلاص نه به ل اراده که امریکی هف پیمانیان اف دولتی لگل حسده و لگل پیک هاتین اف چه و لگل لاش سرکه ای انجمنا لشکری یاد رزور بخوشی هیا که اف نافچه اولهی و آرامیا وانا لیوری و گراندن و روشا کنترول کرنی لی باشتر ببی كاك حسين هذا خيانيك البردستيم هيا ليلوا عبد الله يا هفسروكا انجمنا لشكريا ديرا زوري زو خاصم هنا كي امجب نافروكا وي داخيانيه بكم بشجع زي برسك يسر داخيانيه بخشته بكم ليلوا عبد الله دبيجاكو اف اوبراسيونا بجهكرنا اراميه جهه قبول كرنو بسنت كرنا يا الجام خلكي ديرا زوري وخلكي ديرا زوري بخوجي هفكارنج بو سرخصنا في اوبراسيوني دبيجا حتى هاجي باوايكي باش بريفت شويه سركتنا في اوبراسيوني دبا سركتنا ملت وككولي لو عبد الله داخيان ياخذ دبيجا دبيلي ام دبينن كو بسنت كرنو هفكاريه كزيده خلكي نافچيج بو في اوبراسيوني هيا هرو هاد بيجا اف اوبراسيون لسر داخوازا شيخو يعني كسايتين يكم يندنابا عشيرين دفري دهاتيا ولسر داخوازا خلكي ديرا زوري وحسكي جي هاتيا بأوبراسيونا كو هاتيا انجام دان اشكرا جيد كا سيزده چك دارين داعشي هاتنا گرتن چکو تقمنی جیل گلوان هبو دو بازرگان مادین هشبرجی هاتنا گرتن داخویانی که دورو درجه دبیجه کو اف اپراسیون به هفکاریا هیزن هف پیمانیان اف دولتی هاتیه کرن تو في داخویانی چاواد بینه براستی جی پسند کرنه که او قاسی زده یا خلکه هیا بنرینات خلکه دیره بتایبتی ازمونک هیا ازمونا 2004 تو ثانی يعني او شارك وچه بكاتين وين افچه دابشكرينا
لحمو باكو روجهلاتي سوريا وكا حمو سورياي هیچ هەفگرتنەکە تمامەتی کۆپێکهاتەیەک هەموو بیەک نێڕینە بێ بیەک ڕەوتێ بێ نەبوو لێ ئەس خوازم نیشانێ دوو تشتا بکەم یەکت پێنجێ تەباغێدات پێنجێ وێ مەهێدا جوینەکە بەرفەرەهژ سەرۆک هۆزێ عەرەب و عەشیرێن عەرەبارە هەم ئێ دێرە زۆرێ و ڕەقای و دەوروبەرێوانە هەمژی ئێ تل ئەبیەد گرێ سپی و عین عیسا وان هات نەکردن لەگەل فەرماندارێ گشتی ئێ هەسەدێ بەڕێز مەزلوم عەبدێ و چەند فەرماندارێ دی ئێ هەسەدێ لەگۆر زانیاریە کۆژوێ جوینێ مە ینی دەست مەکەتنە یەکش خاڵێ سەرەکە بەحساوێ ئۆپەراسیۆنێ و سینۆردار ینی دانینا سینۆرێکی ji بۆ بنپێکردنێن ئەبوو خەولا و کریارێ وین کۆ ئیمارەتێک سەرێ خۆکریە بازرگانی و تجارەت و قاچاقچی و تعدل خەلکێ و ڕەواندنە خەلکێ ناوچەیە یەکش خاڵێ کۆ تێدا هاتیە بەحسکردن ئەوە یعنی بڕاستی بەشێکی مەزن ji سەرۆک هۆز و سەرۆک عەشیرێ ناوچەیە خواستن سینۆرێک ji van گروپێ di nav encûmena leşkerî ya دێرە زۆرە ڕێبێدانین شەبە بوریژی بەحساوەیەکێ تێکردن ببوورە کۆ جوینەک ناوبەرە هەف پەیمانیان ناودەوڵەتی و فەرماندارێن هەسەدێ و هەنێک فەرماندارێ ئەنجومەنا لەشکەری یا دێرە زۆرێ و هەنێک ڕووسپی و سەرۆکۆزێ ناوچەیە چێبوونەش بۆ کۆ ئەv ناوچە ئارامتر ببێ دخوازم نەریناتە وەربگرم ji بۆ ku ev operasyon ji rêka xwe dernekeve li ser daxwaza serokên eşîran e پێویستە ڕێبەبەریە خۆسەر و هەسەدێ divê قۆناغê de çi bike نالی نەتەنێ سەر داخوازەیە ji بۆ tevlî hevdû nebe daxwazeke dibe koş serok هۆز و gelek xelkê hebe lê operasyon ê min nirxandina mijêra rêgirtine li pêşiya livekê ku wê bihatakirin li rojhilatê feratê û navçeyê rêveberiya xweser û hesedê ji bo lawazkirina pêgihê Amerîka û hesedê di berjewendiya hinek hêzê navherêmî û navdewletî de taybet jî piştî gurbûna nakokiya navbera Rûsya û Amerîka de ji bîr nekin we çend cara nûçeya de belav kiriye ku rêgirî li balafirê hevkirine hevdû tohmet barkirine ناکۆکیل سەر سووریا تند دەبێ خوێندنێک لەجەم ئۆپۆزیسیۆنا سووریا و لەجەم هەموو فاکتەرێک کۆ دەستێوات سووریادا هەیە کۆ سووریا بەر و قوناغەکە نوت چێ هەریەکی توخوازێ کاغەتێ خۆ تێدە بەهێز بکێ ئەv ئۆپەراسیۆن سەدەما سەرەکە ئەوە کۆ پێگەهێ ئەمریکا و هەسەدێ لە ناوچەیە لاواز نەبێ بەهێزتر ببێ دناو دەژی داخواز و خۆستەکەی خەلکەی هەنە لە هەمبەروا بنپێکردنێک و هات نەکردن gelekî spas بۆتە حسێن عومەر هەفکارێ me berpirsê dîska Rojavayê Kurdistanê li Rûdawê سپاس بۆتە و ئەمێ لە بەندە بن کا بزان بە ڕەوش بەر بکوی دەرێ بێت سپاس نالێن سپاس